گۆڵێ گوندێکە کەوتووەتە ناحیەی گەرمک لە قەزای پێنجوێنی سەر بە پارێزگای سلێمانی. بە هەوڵی خەڵکی گوندەکە کراوەتە ناوچەیەکی گەشتیاری و هەر چوار وەرزی ساڵ لە ناوچەکانی تری هەرێم و ناوەڕاست و خواروی عێراقەوە گەشتیار سەرداری دەکەن. سەیرانگای گۆڵێ پێگاتووە لە چەند سەرچاوەیەکی کانیاوی ئاو لەگەڵ چەمێکدا کە لە شاخەکانەوە دێتە خوارەوە و بە دیمەنێکی سەوزاییدا دەڕژێنە نێو گۆلێکەوە. سێحری جوانی ناوچەکە سەرجەمە و گەشتیارانە بۆ خۆی ڕادەکێشێت کە سەردانی دەکەن. ئەمە ژوا دەکات بە یەک جار گەشتکردن بۆی دڵیان ئاو نەخواتەوە. ئاریان عەلی کە قوتابی پۆلی 12 ئامادەییە و خەڵکی پێنجوێنە باز لەوە دەکات بۆ ئەوەی پشوو وەربگرێت لەسەر خوێندن ناو بەناو دەچێتە سەیرانگای گۆڵێ. زۆر سەردانی سەرانگای گۆڵەیەکەن بە ڕێژێکی بەرچاو، بەڵام مەسەلەن کاتە بۆنی جەوی سارد و کاتەکەنا لەبارە کەمتر خەڵک دێنا لە هاوین و لە بەهارانە زیاتر گەشاری زۆر ڕووی تێگا بە ڕێژێکی بەرچاو ینی زۆرە. نا جەوەکەی ئەوە سارد ینی تا ڕادێک ئێستا ئەم ماوەی پێشوە چوو بە پلە چوو بە ژێر سفر، ینی بە ڕێژێکی بەرچاو سەرمایەکی زۆر هەیە، بەڵام لە هاوینانە ئەو سەرمانیە کەمترە. بۆیە لە هاوینانە ینی جەوەکە خۆشترە و خەڵک مانەوەی هەرچەند خزمەتگوزاریشی کەم بۆ کراوە شوێنی مانەوە نییە، بەڵام ینی تا ڕادەیەک شتەوەکەی خۆشەوەمانەوە لە هاویندا. سەیرانگای سێکوان هەیە، بەڵام گۆڵێ ینی بە ڕێژێکی بەرچاو خەڵک سەردانیەکات، چونکە بنێم ئاو خەیتەران و جەوێکی خۆشی هەیە، بەڵام سەیرانگای سێکوانیش هەیە و هەروەها نەوبووکە، بەڵام ئەو بە ڕێژێکی بەرچاو ینی خەڵک سەردانی ناکات تەنها بۆ بۆنێک یا بۆ شاییەک یا بۆ شتێکە، بەڵام لێرە خەڵک زۆر سەردانی دەکات بۆ ینی جەوێکی خۆش وەرەگری، ئاوەکەی خۆشە، ئەجا لێرەم گەرمکاوە هەیە، ئەمە شتێکی تایبەتە لێرە، ینی ئەمە زۆر کە سەردانیەکە بەڕاستی گەرمکاو هەر ئاویش ینی ئاوەکەی گەرمە بەردەوام لە زستان و لە هاویندا خەڵک زۆر سەردانی دەکات، ینی شتێکی جوانی شەو شتێکی کەمە. لە هاویندا گەشتیاران مەلە لە چەمەکەدا دەکەن. بە زستانیش دیمەنی بەستنی ئاوی کانیاوەکان و دروستبوونی چلورە بە قەتباڵی شاخەکەوە تابلۆیەکی سەحراوی دەکێشێت کە گەشتیار بۆ بینینی خۆی کەمەندکێش دەکات. جوتیارێکی گەنجی ناوچەکە باز لە ئاوی گەرمی کانیاوی گۆڵێ دەکات و دەڵێت پلەی گەرمی ئاوەکە لە زستاندا دەگاتە 20 پلە، لە کاتێکدا کەشوهەوای ناوچەکە لە زستاندا دەگاتە ژێر سفر. وەڵی ئەوە 3 مانگ زیاترە بێ 3 مانگ زیاتر بێ ناتون بۆ ئێرە. وەڵی خوێندنمان وەڵی لەبەر خوێندن و لەبەر ئیش و بە هاوی نافەلاحەتەکەن هەر لەم ناوچەیەکن ئالە لاوەیەکن لەو لا گۆڵێەوە لە کۆن و خەڵگاتوە بەوکو شفا بەکاریانێ ناوەماوە گەرمە بریانەوە خواردویانیانە بۆ خۆی تیاشۆ دوێتێ دێمە بۆ نەخۆشی چاکە. ئێستاش خەڵگەیە بازستانە کاماوە گەرمە یە لێرە خۆ شۆرەیە لێرە لەم ئاوا باتۆڵێ لە ماوە چاکە. سەیرانگە گۆڵێ بەخوای خزمەتگوزاریە نەکرا ئەو جادۆشتا ئەم جادەوە تا خۆتان لێوەی هاتن جادێ زۆر ناخۆشە و سارانی کە بەرز نەبێ بە زستانە هەر ناتوانێت لێرەوە بێگەر جادە ئەگە بەفریشی لێ نەباری. سنووری پێنجوێن لەگەڵ ئەوەی بە ناوچەیەکی سەختی کەشوهەوا ناسراوە و لە وەرزی زستاندا بلەکانی گەرمە تا 16 پلەی ژێر سفردا دەبەزن، بەڵام ئەم بەشەی ناوچەکە کە بە سەیرانگای گۆڵێ ناسراوە بە جوانیە سەرنجڕاکێشەکەی بەردەوام باوەشی بۆ گەشتیاران کردووەتەوە.